ئەم کاتتان باش بەڕێزان. یەکێک لەو پرسیارانەی زۆر ڕوبەڕوومان دەبێتەوە ئێمە وەکو پزیشکی ددان لێمان دەپرسن دکتۆر شوشتنی ددان خراپ نییە؟ نابێتە هۆی ئەوەی بەشێک لە ددانەکانم لێ ببێتەوە؟ لە وەڵامدا دەڵێن نەخێر. شوشتنی ددان کارێکی پێویستە، هەموو کەسێک پێویستە بە گوێرەی حاڵەتەکەی و ژینگەی ناودەمی 6 مانگ یاخود ساڵێک بە گوێرەی ڕێنمایی پزیشکەکەی دووبارەی بکاتەوە. دروستبوونی کلس و ستەین لە سەر ددانەکان بەهۆی پشتگوێخستنی ڕێنمایی تەندروستی و هەروەها نەشوشتنی ددانەکان بە شێوەیەکی باش دەبێتە هۆی دروستبوونی کلس و ستەین و کۆبوونەوەی لە ناو دەم، زیان بە ددانەکان و پدوش دەگەێنێت. لە کاتی شوشتنی دداندا تەنها ستەین و کلسەکان لادەچن کە ئەمانەش بەشێک نین لە ددان. پێویستە هەر کاتێک کۆبوونەوە بە زووترین کات لا ببرێ. بۆیە ئێمە لە دەستپێشخەریەکدا ئۆفەری بە ڕێژەی 150 لە نرخی شوشتنی ددان ڕادەگەیەنین بە بۆنەی نۆمینەی حاجیان و جەژنی قوربانی پیرۆز، تاکو لەم جەژنەدا دەم و ددانێکی پاک و خاوێنتر و تەندروستترمان هەبێت.